ئێمە سێ جۆر مامۆستامان هەیە. مامۆستایانێکی کوردستانمان کە ئەلحەمدولیلا زۆری هەر زۆریان ئەوانە ناسیح ئەمین. ئیشی ئەمەی مامۆستایانی ئاینی بەڕێزان ئامۆژگاریکردنە، ئامۆژگاریکردن نەک ئابڕووبردن. بەخوا وتارەکانی ئێمە ئەگەر ئەم سەری بۆ ئەو سەری گوێ لێ بگری هەمووی نەسیحەتە، بەڵام دەکرێتەوە سی چرکەی لێ دەربێنی و بڵێ فڵان کەس وایە بیکەی بە فەضیحەت، ئەوە خەتای خۆتە، خەتای ئەو کەسەیە کە بۆ جاسووسی ئەو کارە دەکا. ئەینا وتاری هەینی دەبێت لە ناخێکی پاکەوە بوترێ. بەخوا ئێستا من کە لە مینبەری مزگەوت لادراوم لەم شوێنە لە ماڵی خۆمانەوە لەگەڵ ئەم برایە ئەم وتارە تۆمار دەکەین، واللهی هەرچی غەل و غەشە بەرامبەر بە حکومەت و دەسەڵاتەکەش کە لای بردوم نیمە، چونکە من پێشتریش ناسیحی ئەمین بووم، دینەکەم وای فێر کردوم، ئێستاش ئیشەکەم هەر ئامۆژگاریکردنە بە ئیزنی خوای پەروەردگار. ئەمین بەخوا ئەم دینە ئەمانەتە، ئەبێ خوا چۆنی فەرمۆ خوا ڕەحممان پێ بکە ئاوا بیگەێنین. ئێمە ئیشمان ناسیحی ئەمینە، ولكن لا تحبون الناصحين. بەڵام پەیامی پێغەمبەرانیش لەوە بۆ بەداخەوە ئەم سوڵتە و دەسەڵاتە ئەو کەسانەی خۆش ناوێت کە لە دڵسۆزیەوە ئامۆژگاری دەکەن و هەڵەکانی نیشان دەدەن. وتارەکانی ساڵی 2005 لێ دەنەوە، ئێستا هەمووی دەکرێ بە کتێب، 2015 لێ دەنەوە، 2017 هەولێر لێ دەنەوە، خەڵکینە هەمووی بە ئەرشیف ئەمانە، هەمووی بە نووسراوە. وەڵڵی هەمان پەیامی مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی بوو کە لەسەری دەرکراین. بڕواتان هەبێ هەمووی یەک پەیامە، ئەی حکومەتی هەرێم تۆ لە لێوارێکی خەتەردای، والله بۆنی ئاش بەتاڵ دەم وڵاتەدایەوە دێ وەکو 75. بەخوا خەممانە، والله ئاماژەمان پێ دەکرد لە هەولێریش و لێرەش ئەم ئەزمونەمان لەدەست چێ 100 دانە ساڵی تر کورد نابێتەوە هەرێمێک و حکومەتێکی سەر بەخۆی نیمچە سەر بەخۆی نابێت. ئاگاتان لە خۆتان بێ، خۆ داوای چیمان لە ئێوە کرد بوو؟ چیمان لە ئێوە دەوێت؟ گردنتان ئازا نەبێت لەسەر شاشەی تەلەڤیزۆن بڵێن لەوەتی ئەم مامۆستافاتی حەل لە هەولێر لە سلێمانی یەک شتێکی لە ئێمە داوا کرد بێ، عرزمان کرد بێ بۆی و ڕووی هات بێ هەر تەماشاشیکە بەگژماندا نەهات بێتەوە. بەڵام بەخوا باسی مافی خەڵکە، باسی ئەو هەرێمەیە بە خوێنی شەهیدان و ئەنفال و مەزلومانی ئەم وڵاتە پێکاتەوە، بە چاوی فرمێسکی دایکانێک کە کوڕەکانیان لە زیندانەکانی ئەبوو غرێبدا لە مووسڵ دەستێدارە درن. با بە ئێمە خەمی ئەومان بوو. مامۆستایانی کوردستانی ئێمە ئەلحەمدولیلا هەموویان ناسیحی ئەمینن، هەر کەسە بە دەوری خۆی. دووەم مەلا کە دەچێ مزگەوت و لە خوتبەی جومعە دێ دەرەوە، والله هەز بە دڵتەنجی دەکەی، بڕواتان بێ حەز دەکەی تۆ ماندوو بووی بە وتار و خوتبەی مامۆستا، جگە لە نوێژەکە کە سوژ دەبردن بۆ خوا لە هەر شوێنەکە بێ ئارامی، ئەوە ناڵێم، والله بە خوتبەکەی مامۆستا ماندوو بووی. ئەوانەش دوو جۆر مەلان کە کەمن، یەکەمیان مەلای قوڕمیشکراو، وتارێکی لە ئەوقافەوە بۆ هاتۆ، من زۆر جار ئەو ساڵی ڕابردووش کە هەر جار دەچوومە شوێنێک، والله دڵم تەنگ دەبوو، والله چاوم پڕ لە فرمێسک دەبوو.